لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە بەشی هەرە زۆری پڕۆژە خزمەتگوزارەکان ڕاگیراون و تەواو ناکرێن. لە ساڵی ڕابردووشدا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بیرۆکەیەک دێنێتە باس و بە نووسراوی ڕەسمی تەواوی شارەوانەکانی هەرێمی کوردستان ئاگادارەکاتەوە لەوەی کۆی ئەو زەویە نایەبوو بازرگانیانەی کە مڵکی شارەوانین بفرۆشرێن و پارەکەی بە سوودی بەرژەوەندی شارەوانەکان بەکار بهێنرێت. بەڵام وەزارەتی دارایی ئەم ساڵ ڕێنمایەک دەرئەکات و ئەو بڕیارەی وەزارەتی شارەوانی هەڵدەوەشێنێتەوە و ئاماژەبەوە دەکات نابێت ئەو داهاتەی کە شارەوانەکان لە فرۆشتنی ئەو مڵکانە دەستیانەکەوێت بۆ بەرژەوەندی شارەوانەکانیان بەکاری بهێنن. سەرۆکی بەشێک لە شارەوانەکانیش دەڵێن بە فرۆشتنی مڵکی شارەوانەکانمان ئەتوانین بەشی زۆری پڕۆژە خزمەتگوزارێ تەواو نەکراوەکان تەواو بکەین. حکوومەت ڕێگە با بە شارەوانی کەوا سوود لە داهاتەکەی خۆی وەربگرێ دەتوانێت لە داهاتی بەکرێدانی مڵک لە داهاتەکانی شارەوانی و لە فرۆشتنی زەوی و ڕوکن و نایاب و بازرگانیەکان بەشێکی هەرە زۆری پرۆژەکان تەواو بکرێ. ئێمە ئێستا لە سەرۆکاتی شارەوانی ڕزگاری من نزیکەی 300 ئەرزی ڕوکن و نایابمەیە و ئاتوانم ئامادە بکەم بۆ فرۆشتن. بەڵام چی فرۆشتنێک تۆ بیفرۆشی و ئەگەر تۆ ئیسفادەی لێ نەکەی بۆ شارەکەی خۆت من بۆ بیفرۆشم تا ئەو بڕیارانە ئاوا بن بە دڵنیایی و یەک پارچە زەویم نافرۆشم. شارەزایەکی ئابووریش دەڵێت ئەم بابەتە پەیوەندی بە هەمەهەنگی و هاوکاری وەزارەتەکانی حکوومەتەوە هەیە و خەرجکردنی هەر بڕەداهاتێکیش کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێت بڕیاری خەرجکردنی بدرێت. هەروەها وتیشی حەقا لە مەسەلەیەکی وادا ئەنجومەنی وەزیران بڕیاری یەکلاکەرەوەی هەبێت و نەگەڕێتەوە بۆ بڕیاری وەزارەتەکان. لە کاتی قەیرانە ئەنجومەنی وەزیران بۆی هەیە هەندێک بڕیاری کوتوپڕ دەرکە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە. یەکێ لەوانەیە کە بە ئەستا لە کوردستان هەیە وزارەتی شارەوانی بڕیاری دا ئەو زەویانە بفرۆشێ وزارەتی دارایی دیارە لە ڕووی یاساییوە بیری کردو نەک لە ڕووی با بڵێن چارەسەری کوتوپڕ. ئەو کاتە ئەنجومەنی وەزیران ئەتوانێت مەسەلەن ڕوونکردنەوەیەک بداتە وزارەتی دارایی بۆ چۆنێتی چارەسەرکردنی ئەو کێشە یاساییانە. 2 ساڵە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بووەتەوە. بەم هۆیشەوە حکوومەت پیاچوونەوەی بە هەموو خەرجە گشتیەکاندا کردووە. لە ئێستاشدا سەرخاڵی شەنوکەوی ئەو ڕێگا چارانەیە کە پسپۆڕان خستویانەتە ڕوو بۆ ڕزگاربوون لە قەیرانی دارایی. بەڵام هێشتا ئاسۆیەک دەرنەکەوتووە داخۆ حکوومەت بە چ ڕێگاک ئەتوانێ خۆی لە گێژاوی دارایی دەرباز بکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.